ساڵی 1970 و ئەنفالی کورد و کۆڵنەدان لە ژیان بیرتان ماوە؟ ساڵی 1970 و کیمیایی باران و دووبارە بەردەوامی ژیان بیرتان ماوە؟ ساڵی 1991 و بەرەنگاربوونەوەی ڕژێمی بەعس و ڕاپەڕین بیرتان ماوە؟ ساڵەکانی 2014 و 2015 و 2016 و شکستی چەکدارانی داعشتان بیر ماوە؟ ئەمانە شەو و ڕۆژدەجەنگان بۆ ئەوەی بست بە بستی کوردستان پارێزراو بێت. زۆرێک لەوانە هەرگیز نەگەڕانەوە بۆ ناو کەسوکاریان و ئێرە بووە دوایین شوێنی مانەوەیان. جگە لە قوربانیدان لە پێناو خاک و نیشتیمان هیچ داواکاریەکی دیکەیان نەبوو. ئەو ساڵانە کۆتاییان پێهات و کوردستان هەر ئازاد و ئاوەدانە. بەڵام ئێستا و پاش چەندین ساڵ لە قوربانیدان مانگی ئازاری ساڵی 2020 جارێکی تر مەیدانی ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ دوژمندا. بەڵام ئەم جارە پیاوان و خانمانی کارمەند و پەرستار و پزیشک بێ هیچ مەرامێک خەریکن مێژوویەکی دیکەی پرشنگدار تۆمار دەکەن. چەند سەیرە مێژوو دووبارە دەبێتەوە و نەهامەتیەکی دیکە بەرۆکی گرتووی. ئێرە مەیدانی ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا. مەیدانی بەرگریکردنە لە گیانی تاک بە تاکی مرۆڤەکانی سەرڕووی ئەم نیشتیمانە. ئەمانە بەم جلو بەرگەوە لەگەڵ دوژمنێک دەجەنگن کە بۆ تەنها ساتێکیش ڕەحم بە کەس ناکات. دوژمنێک نەکەس بەدیل دەگرێت و نەساتێکیش لە کوشتن غافڵ دەبێت. ئەوانەی لەم دەرگایەوە دەچنە ژوورەوە بە گیانی خۆیان دەیانەوێت هەم پارێزەری گیانی خەڵک بن هەم براوەی شەڕ لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا. ڕێک وەک ئەو ساڵانەی لە شاخەکاندا بەدەستی بەتاڵەوە دەجەنگان، ئەمانەش بەڕاستی دەجەنگن. ڕێک وەک ئەوانەی بە کەمترین سەربازەوە لە بەرامبەر گەورەترین سوپا جەنگاون. مێژوو دووبارە دەنووسرێتەوە. کورد جارێکی تر دەیەوێت لە کوردستانی ئازاددا لە دوژمنی جیهان بباتەوە. کوردستان هەمیشە شانازی بۆ ڕۆڵانی خۆیەوە دەکات کە سەربەرزانە جەنگاون و سەری کوردیان بەرز کردووەتەوە. وەرن لە پێناو سەرکەوتنی ئەمانە و پارێزراوی خۆمان با هەمومان ڕێنماییە تەندروستیەکان جێبەجێ بکەین. هەر ئاوەدان بێت کوردستان.